السلام عليكم ورحمة الله وبركاته. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام دەفەرمێتن هیچ ڕۆژێک نییە کردەوەی تێدا خۆشەویستتر بێتن لای خوای پەروەردگار وەک ئەم دە ڕۆژەی مانجی حاجیان. وتیان ئەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام تەنانەت جیهادکردنیش لە ڕێی خوادا، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی تەنانەت جیهادیش لە ڕێی خوادا مەگەر کەسێک نەبیتن بەخۆی و بە ماڵ و سامانیەوە بڕواتن دەرچێت بۆ جیهاد و بەخۆی و بە ماڵ و سامانیەوە نەگەڕێتەوە، تەنها ئەمە نەبێتن ئەمە فەزڵ و گەورەی گەورەترە لەو کەسەی کە کردەوەی چاک لەم دە ڕۆژانە ئەکاتن. خۆشەویستان، اینجا کردەوەی چاک کامە کردەوەی چاک بکەین لەم دە ڕۆژانەدا؟ باشترین کردداری چاکە چین کە بۆ ئەوەی لەم ڕۆژانەدا بیانکەین؟ زۆر بە کورتی و پوختی دەڵێم. یەکەمیان زۆر زیکرکردن، یادی خواکردن لەم ڕۆژانەدا. الإكثار من ذكر الله سبحانه وتعالى، زۆر یادی خوا بکەن، زۆر زیکری خوا بکەن، هەمیشە بە زمانتان تەڕبێتن بە زیکر و یادی خوای پەروەردگارەوە. پاشان ئاوەدانکردنەوەی مزگەوتەکان، هەمیشە هەوڵ بدە با نوێژەکانت بە جەماعەت بن لە مزگەوتدا، لە مزگەوت زۆر بمینەوە، ئیعتیکاف بکە. هەروەها کردەوەی چاچی تر لەم ڕۆژانەدا خۆشەویستان زۆر نوێژکردن، واتە نوێژی سونەت. دەکرێت زۆر نوێژی سونەتەکانت لە دەست نەچن لەم ڕۆژانەدا، نوێژی چێشتەنگا و سەڵات الضوحا بکە. هەروەها قیام اللەیل، واتە شەوان هەستەوە شەو نوێژ بکە. شەو نوێژکردن کردداری چاکەیە لەم ڕۆژانەدا، دەکرێتن ئەم کردارانە بکەین خۆشەویستان. هەروەها ڕۆژوگرتن لەم ڕۆژانەدا خۆشەویستان. پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسسەلام بە تایبەت دەربارەی نۆمینەی حاجیان ئەفەرمێتن أحتسب على الله أن يكفر السنة التي قبله والسنة التي بعده، رواه مسلم. دەفەرمێ هیوادارم یعنی لای خوای پەروەردگار کەوە ئەم ڕۆژە هەر کەسێک ئەم ڕۆژە بگرێتن گوناهی 2 ساڵی خوای گەورە لە گوناهی 2 ساڵی خۆش بێت، ساڵێکی پێشووتر و ساڵێکی دواتر. اینجا خۆشەویستان زۆر خوێندنی قورئان لەم ڕۆژانەدا، زۆر قورئان بخوێنن. قورئان خوێندن بەردەوام مرۆڤی مسلمان پێویستە قورئان بخوێنێتن، بەڵام لەم ڕۆژانەدا خێر و گەورەی زیاترەکە ئینسان کە مرۆڤی مسلمان لەم ڕۆژانەدا زۆر قورئان بخوێنێتن. یەکێکی تر لە کارە چاکەکان بریتیە لە سەدەقەکردن لەم ڕۆژانەدا، خێرکردن، بەخشین. هەوڵدە تا پێت دەکرێتن ئەگەر کەمیش بیتن ببەخشە. اینجا لە ڕۆژی دەیەمیشدا کە دەکاتە ڕۆژی جەژنی قوربان خۆشەویستان، کۆتا کار ئەوەیەکەوە قوربانیدان، قوربانیکردن، هەوڵدا قوربانی بکە ئەگەر پێت دەکرێت و ئەگەر توانات هەیە بۆ ئەوەی خوای گەورە لە خێر و پاداشتی ئەم دە ڕۆژانەدا بێبەشمان نەکات.